عێراق بە پێی هەموو ڕاپۆرتەکان ڕۆژ لە دوای ڕۆژ لە هەموو بوارەکان سیاسی، ئابووری، ئەمنی، ئاسایشی نەتەوەی ڕۆژ بە دوای ڕۆژ لە پاشەکشەدایە بە دیاریکراویش لە مەحافیلی نێودەوڵەتی بە چاوی گومان سەیری عێراق دەکرێت لە بری ئەوەی دەستور جێبەجێ بکا پێکەوە ژیان لە عێراقدا هیچ جۆرە ئارامیەک لە عێراقدا نییە. راپۆرتی سێمانگەی نەتەوە یەکگرتوەکانیش بە دیاریکراو ئاماژە لەسەر دۆخی عێراق دەکات لە ڕووی نێودەوڵەتیەوە. بە نمونە دەبینین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە عێراقەوە لە ناو عێراقەوە هێرش کرایە سەر چێلگەی گازی کۆرمۆر کە یەکێکن لە بنەماکانی ئابووری لە عێراق. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتانە بزانین عێراق بەرەو چۆ دەڕوا، چی لێ بەسەر دێ، بەم دۆخەوە دەتوانێت لەسەر قاچی خۆی ڕاوەستێ. میوانمان هەیە، میوانەکەمان زۆر بەڕێژ کاک دکتۆر دیندار زێباری ڕێکخەری ڕاستبەردان نێودەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بەشدار دەبێت. کاک دکتۆر شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. بۆ خۆشت باشە ئاگاداری بەپێی راپۆرتی سێمانگەی نەتەوە یەکگرتوەکانە ئەوەی ئەمڕۆژ ئەلحەسان لا نەتەوە یەکگرتوەکان ئاماژەی پێدا عێراق ڕۆژ لە دوای ڕۆژ پاشەکشە دەکا بۆ دواوە دەگەڕێتەوە لە بواری دیموکراسی پابند بوون بە دەستور پێکەوە ژیان. بەڕای ئێوە ئایندەی عێراق بەم جۆرە بەم دۆخەوە بەرەو چۆ دەچێت؟ زۆر زۆر سپاس جەنابی حاکم فەرهاد، سپاس بۆ ئەم دەرفەتە و بۆ کەناڵی کوردستان 24. بەڵێ ئەمە دوایین راپۆرتی نێردەی نەتەوە یەکگرتوەکان باوکاری عێراقی و نامی بوو کە ئەمڕۆ پێشکەش کرا لە بەیانی بە کاتی نیویۆرک و هێواران بە کاتی ئێمە لە هەولێر. ئەمە دوایین راپۆرتی سکرتێری گەشتی نەتەوە یەکگرتوەکانە کە پاش ساڵی 2023 نێردەی سیاسی لە عێراقدا مەزرا پاش ڕوخاندنی ڕێژیمی بەعس و ئەرکی سەرەکی ئەم نێردە ئەوە بووە کە چاودێری پرۆسەی ئینتیقالی لە عێراق بکات، دروستکردنی دەوڵەت دامەزراوەکان، سیستمی فێدرالی و ژمارەیەکی زۆر لە تەحەدیات کە هەبووە تا گەشتینە قۆناغی ئەمڕۆ. بەڵێ لە راپۆرتی سکرتێری گەشتی نەتەوە یەکگرتوەکان وازەحە کە پرۆسەی دیموکراسی لە عێراق لە سەر سکە تا حەدێک ئەویش بە بوونی 13 جار هەلبژاردن لە عێراق لە ماوەی 2023 تا ئەمڕۆ و لەم دوایەشدا هەلبژاردننی ئەم دوایە کە 56% خەڵکی عێراق تێرن ئاوت بوونە، یعنی ئامادەی ئەنکو بەشدار بوونە لە هەلبژاردن لە عێراق و دیارە پرۆسەی بەشداری لایەنە نێودەوڵەتیەکان و چاودێری نێودەوڵەتی سەرکەوتووە لەسەر ئاستی ئەم بابەتە. باش نسبەت بەڵێ فەرموو. باش کاک دیندار بەنسبەت بەڵێ ببوورە کاک دیندار با بینە سەر ئەوە خۆ لە راپۆرتەکەش ئاماژەی پێدا بوو، ئاماژەی بە لێدانی کۆرمۆر کردبوو ئەمڕۆ. بۆ خۆت باش دەزانی ینی دەسەڵاتی عملی لە عێراق بە دەست میلیشیاکانەوە خۆ دموکراسیەت بریتی نییە تەنها لە هەڵبژاردن. ئەگەر تەماشاکەی ئێستا نزیکەی 50 کورسی لە پەرلەمان میلیشیاکان هێناویانە. بۆردومانی کۆرمۆر تەنانەت حکوومەتی عێراقی ناوێرێت بە ئاشکرا بڵێت چ لایەنێک بۆ خۆ لە ناو عێراقەوە هێرش کراوەتە سەر کۆرمۆر. بەڵام پرسیارە ئەمەیە کاک دکتۆر، ینی ئایا ئەگەر حکوومەتی عێراق نەتوانێت کۆنتترۆلی ئەم میلیشایانە بکات ئایندەی عێراق چی لێ بەسەردێ؟ نیگەرانیەکان لێرەن. جەنابی حاکم فەرهاد، ئەوی کە گرنگە بۆ بینەرانی ئێمە لێ ئاگادار بن ئەوەیە کە ئەم نێردەیە ئەرکی زۆری هەبووە کە لە عێراق بەجێ بگەینێت بەداخەوە سویەکی 12 ئەم ساڵ کە خواحافیزی لە عێراق دەکات پرسیار ئەوەیە نێردەی سیاسی نەتەوە یەکگرتوەکان کە نوێنەرەتی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و 5 وڵاتی زلهێز دەکات لە عێراق چه دەستکەوتی هەبووە؟ من ئەتوانم بڵێم وەکو عێراق وەکو خەڵکی عێراق بەدەیان تەحەدا هەیە لە عێراق کە نێردە سەرکەوتو نەبووە. نێردەی سیاسی کە کوتایی بە ئەرکیشی هات لە عێراق ئەمە داواکاری کوتلەی شیعە بەشێک لە کوتلەی شیعە بووە لە بەغدا
بەبێ ئەوەی کە سنە و کورد و پێکاتەکان لە عێراق ڕەزامەندیان لەسەر هەبێت چونکە ئێستا چاودێریەکی نێودەوڵەتی ئەوە ناماوە لە عێراق لە پاشیوەیەکی 12 بۆ ئەوەی چاودێری سیاسی لە عێراق بکات و دەنگی خەڵکی عێراق بگات ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بە شێوازێکی مراقبەیان و چاودێری دەمێنێتەوە نێردەی هەمیشەی عێراق لە نیویۆرک تەنها ئەو لانە دەبێت کە پەیامی عێراق بگەینتە ئەم کۆمەڵەی نێودەوڵەتێک کە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیە ئەمە لانی سیاسیەکەیە کە گرنگە خەڵکی عێراق بزانێت ئەو چاودێریە نەما نێردەی هەمیشەی کە کوتایی پێهات تیمی لێپرسینەوە لە تاوانەکانی داعشیش کە یونیتادا ئەویش کوتاییان پێینە حکوومەتی شیع سوودانی هەرچی تەواجدی دەولیە لە عێراق بۆ نمونە نێردەی هەمیشی یونامی نێردەی کە لە عێراقدا نەبوو بۆ لێپرسینی لە تاوانەکانی داعش ئەویش کوتایی پێهات و تەحالفی دەولیش قواتی ئەمنی تەحالفی ئەوانش دەکەونە بن بەرپرسیارەتی کە ئەوە تا چه حدێک لە عێراق دەمینن یان نامینن پرسیار لێرە ئەوەیە مادەی 140 مەشاکلی بینی بەغدا و هەولێر مەوزوعی تری ئەمنی دووەلی ئەقلیمی پرۆسەی سیاسی لە عێراق هەر هەمووان ئەو خاڵە گرنگانن کۆمەڵێکی زوو لە تەشریعات بوون منە یونامی نەیتوانی لە ماوەی 13 ساڵی ڕابردوو هیچ پاڵپشتێکی سەرەکی هەبێت و بتوانین دەور ببینێت لە جێبەجێکردنی مادەی 140 لە حتا دەرکردنی یاسای نەفت و غاز و مەشاکلی هەولێر و بەغدا مەوزوعی بودجە مەوزوعی پێکاتەکانەوە حتا مەوزوعی دروستکردنی مؤسسات لە عێراق یونامی ڕۆڵێکی ڕاوێژکاری بینی و لەم دواییەشدا بەداخەوە ڕۆڵێکی سەرەکی نەیبینی لە ناوبژیوانی بەڵکو بە پێخاستی بەغدا تصرفی دەکرد و حتا ئەم راپۆرتی ئەمە خیرەش کە سیر بکەن زیاتر تەمایلی بەغدای تێدا وەکو حکوومەت و وەکو فەرزی ئارای حکوومەتی مرکزی یان حکوومەتی اتحادی زۆر باشە کاک دکتۆر ئەو پەیامانەی ئەمریکا و ئەوروپا ڕاشکاوانە بە عێراقی دەدەن سەبارەت بە ناسەربەخۆیی سیاسی ئەمانە چی دەگەێنن بۆ عێراق هەستی بەمە کردووە گوێی لێگرێت بەڵێ داخستنی یونامی لە عێراق دەبێت وازح بین هەر بۆ خەڵکی عێراق و خەڵکی کوردستانیش و حتا لانی نێودەوڵەتیش داخستنی دوو ئۆفیسی تریشە کە بە دوای ئەمە دێت ئەویش وەکو یونامی کە نێردەی سەرەکی بوو ئۆفیسی سەرەکیان لە بەغدا بوو بەڵام بە پێ بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایش ئەم نێردەیە ئۆفیسی لاوەکیشی هەبوو لە ئەنقەرە و لە تەهرانیش یعنی دانوستاندن لەگەڵ وڵاتانی دراوسێ هەبوو بۆ سەروەری عێراق و سەروەری خاکی عێراق ئەم میکانیزمە ئێستا نامێنێت و ئەمێنێتەوە داواکاریەکەوە کە بەغدا خۆی بکەوێتە دانوستاندنی ڕاستەخۆ لەگەڵ وڵاتانی دراوسێ لەوە گرنگتریش دام و دەستگاکانی عێراق وەکو مؤسسات و سیستمی فیدرالی لە عێراق و دروستکردنە مؤسساتی تری اتحادی لە عێراق یونامی سەرکەوتوو نەبووە ئەتوانم بڵێم ڕۆڵێکی ڕاوێژکاری بینی حتا لە جێبەجێکردنی مادەی 140 بەو ئاراستە لەم دوایە کەوتە بواری ناوبژیوانی کە بەخواستی بەغدا بێت پرۆسەکە بۆیە بەڵێ مەترسیەکان بە چ شێواز دەبین بە تەسەوری ئێمە ئەوەیە یەک هیچ گرنتێک و متمانایەکی ئەتوانم بڵێم پێکاتەکان لە عێراق نامێنێت بۆ ئەوەی کە چاودێریەکی نێودەوڵەتی ڕاستەخۆ یان کو سەربەخۆ ما لە عێراق ئەوی ئێستا دەمێنێت پەیامی خەڵکی عێراق لە ڕێگای حکوومەتە کە ئەکسەریەتی شیعەیە یان کو ئەکسەریەتی کوتلایەکە کە ئەتوانین وازح بین کە گروپی چەکداری زۆر نافەرمی هەنە کە بەشێکن لەو دەسەڵاتە لە عێراق یە دووەمیش ئەوەیە کە ئەمریکا کە پێنهۆڵدەری ئەم ڕزۆلوشنە بوو لە نەتەوەی گرتوەکان ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بەداخەوە نەیتوانی ڕێگر بێت بە ئەوەیە نێردە بەردەوام بێت ئەوی سیامیش عێراق ئەو زروفەی بە قازانجی خۆی ئەتوانم لە ناڵێم عێراق بەڵکو ئەو حکوومەتەی کە لە بەغدا بوو ئەو ناکۆکیە کە لە بینی ئەندامانی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی هەبوو بینی رووسیا و سین و ئەمریکا لەسەر مەوزوعی ئەوروپایە غەزەیە ئەوەی بە مەسلحەتی خۆی بەکارینە کە کوتایی بەو نێردە بینیت و داواکاریەکانی سنە و کورد و پێکاتەکان بەرچاو نەگیرێت لە بەردەوامبوونی نێردایەکی نێودەوڵەتی لە عێراق چونکە ئێمە لە پرۆسایەکی ئینتیقالینە و سەرکەوتوو نەبوونی لە سەربەخۆیی تەواوی ئەم وڵاتە زۆر باشە کاک دکتۆر بەکر وەکو دوپرسیاریش کاتم زۆر کەماوە گەر بە کورتی وەڵام دێتەوە من سوپاست دەکەم ئێوە ئاماژەتان بە کۆمەڵی خاڵی گرنگدا لەسەر هەموو ئەو تێبینیانە لەسەر یۆنامیشەیە بە خۆ دەزانی یۆنامی دەبێ بکشێتەوە چاودێریکارانی تری نەتەوەی گرتوەکانیش کشاونەتەوە عێراق بەم دۆخەیە و بەبێ چاودێریکردن کە هیچ حسابێ بۆ دەستور ناکەن هیچ حسابێ بۆ پێکەوەژیان ناکەن
لە ژێر کۆنتترۆڵ و هەژمونی وڵاتانی دراوسێشدایە کەواتە بەم دۆخەوە عێراق بەرەو تەقینەوەیەکی سیاسی ئەگەر نەڵێم سەربازی بەرەو تەقینەوەیەکی سیاسی و ئەمنی ناچێت. ڕاستە قسە هەیە لە وڵاتانی زلهێز وەکو ئەمریکا بوو نمونە بە ئەوەی کە حتا لە یۆپیاری عالەمی لە جنێڤش کە داوا لە عێراق دەکرێت زۆر بەوازحی گروپی چەکداری نافەرمی ناشەرعی لە عێراق نابێت لە بەشێک بن لە پرۆسەی سیاسی بەشێک بن لە ئیدارەی مالی و ئیدارەی دەوڵەت بەڵام ئەمە قسەیە لە ڕووی تەنفیزی لە ڕووی واقع ئالیەتێکی وای نێودەوڵەتی لە بەردەستدا نییە وەکو بوو نمونە لە 2023 بەدواوە ئەمریکا خۆی بە هێزی داگیر کرد قوەتی احتلال لە عێراق قەلەمدا بەتوانی گۆڕانکاری بکە لەسەر ئەرزی واقع و قسەی بڕوات بەڵام ئێستا بە پێ ئەم ڕزولوشنەی کە ئەمڕۆ پەسەند دەکرێت یان کوتایی بارکی یونامی هات تەسەوڕ ناکەم شتێک لە بەردەستی ئەنجومەنی ئاسایش بێت لەم ڕوو بەدواوە بتوانین ڕۆژانە وەکو UN وەکو ئەندامانی زلهێز بتوانن لە ڕووی پراکتیکی گۆڕانکاریەکی وای واقعی بتوانن لە سیاسەتی ناوخۆی عێراق بکرێت. ئەوی ئێستا هەیە داوایەکی ئەمریکا هەیە بۆ مەوزوعی گروپی چەکداری میلیشیات بەڵام تا ئێستا 1 میلیۆن عێراقی نازحن تا ئێستا شەتوانم بڵێم 30,000 نزیکەی 28,000 کەس لە عێراق لە کەمپی هۆڵ گەڕاونەتەوە هەموو سەر بە داعش بوونە و ئەوانەی کە تێکەل بوونە لە داعش لەگەڵ داعش ئێستا لە دیالە ئەنبار سەلاحەدین ئەم تەقینەوە بەردەوامە نزیکەی 21 بەس هەوڵی چەکداری هەبووە لەلایەن داعشەوە تەنها لە 6 مانگی ڕابردوو لە دیالە سەلاحەدین کەرکوک بۆیە کێشەکان بەردەوامن تەحەدیات بەردەوامن و ئەمنی بێت سیاسی بێت ئابووری بێت لێدانی کۆرمۆ لەم ئەخیرە داواکاریەکی نێودەوڵەتیە بابەت تاوانبارەکان بە دادگا بدرێن بەڵام کام دادگا کێ بەرپرسیارەتی وەردەگرێت لایەنی ئەقلیمی دەولی کێ دەتوانین بەرپرسیار بێت بۆیە میکانیزمەکان وازح نینە و کۆمەلگای نێودەوڵەتی بەداخەوە چاودێریە وەکو خۆی جێبەجێ نەکرد و ئێستاش خەریکە بەجێ دێڵێت زۆر چاک کەواتە دەبێ بە هەموو لایەکمان بڵێن مەگەر خوای گەورە بە عەزەمەتی خۆی عێراق لەم جێژاوە بپارێزێ زۆر بەڕێز کاک دکتۆر دیندار زێباری ڕێکخەری ڕاستپاردەی نێودەوڵەتیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵ ماشەوتان باش.